پول قدرتێنێ، علم شهرەتێنێ، ئەخلاق محبوبیەتێنێ، خۆشەویستە دەکا، وەلی خزمەتگوزاری ئەبەدیەتێنێ، ئەتهێڵێتەوانێ، لە دوا مردنیش ناو دەمێنێتەوە مادام خزمەتی خەڵک بکەی. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خەیر الناس ئەنفعهم للناس، باشترینی مرۆڤەکان ئەو کەسەیە کە بە کەڵکترین بێ بۆ مرۆڤایەتی. و ئەفەرمێ ئەمە بە دقەتەوە گوێ بگرە، زۆر مهمە. ئەفەرمێ یەک شەو ئیعتکاف بە خاتری خوا یەک بە ئەندازەی خەندەقێکی یەک مانگ ڕێگایی لە ئاگری جەهەنەم دوور دەخاتەوە، یەک شەو ئیعتکاف بۆ خوا. ئەفەرمێ وەڵڵاهی بەجێهێنانی پێویستی برایەکەم لەلام خۆشەویسترە لەوەی کە یەک مانگ لە مزگەوتەکەی خۆمای ئیعتکاف بکەم. والله في عون العبد ما كان العبد في عون أخي. خوای گەورە لە پشتی عەبدەکانیەتی، پشتی بەندەکەی خۆی ئەگرێ مادام عەبدەکەی پشتی براکانی خۆی بگرێ.